سوشال میدیای کورسات ئەم وێنانی بڵاو کردبووە لە چەند ڕۆژی ڕابردوو باسی لەوە کرد کە گەنجێک بۆ یەکەمین جار گەشتۆتە سەر چیای ئێڤەرێست گەنجێکی کورد و ئاڵای کوردستانی هەڵکردووە. ئەمە دادوان ئیسمەتە کە گەنجێکی خەڵکی زاخۆیە وەک یەکەم کورد لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق توانی بگاتە لووتکەی چیای ئێڤەرێست لە هیمالایە و ئاڵای کوردستان لە لووتکەی چیاکە هەڵ بکە. ئێڤەرێست بە بەرزترین لووتکەی چیادا ئەدە لە جیهاندا دەکەوێتە سنووری نێوان چین، نیپاڵ، هەندستان بەرزەکەشی دەگاتە 8844.86 مەتر و بۆتە جێگەی سەرنجی زۆرێک لە شاخەوانە سەرکێش و بەناوبانگەکان. ئەمە وادانرا بوو کە یەکەم گەنج بێ کە ئاڵای کوردستان بەرێتە ئەوێ، بەڵام ئەم بابەتە لاپەڕێکی مێژووی هەڵایەوە و کەسایەتێکی شاری سلێمانی مێژووەکە گێڕێتەوە کە پێشتر کەسێک هەبووە 36 ساڵ پێش ئێستا ئاڵای کوردستانی لەسەر زنجیرە چیاکان و لە چیای هیمالایە بەرز کردوێتەوە. شێخ محەممەدی نەقیب ئەو مێژۆمان بۆ دەگێڕێتەوە دەڵێت 36 ساڵ لەمەوبەر یەکەمین کورد ئاڵای کوردستانی لەسەر زنجیرە چیای هیمالایە بەرز کردوێتەوە. محەممەد شێخ تایر نەقیب وێنەیەکی مێژووی بڵاو کردوێتەوە دەڵێت دکتۆر تەها غەفور ساڵی 1988 وەک یەکەمین کورد توانیوێتی بگاتە سەر چیای هیمالایە و لەوێ ئاڵای کوردستان بەرزکاتەوە. ئەم کەسایەتێک کووردە لە ساڵی 1970ەوە لە بەریتانیا نیشتەجێ بووە و لەوێ ماستەر و دکتۆرای بەدەست هێناوە. لە ساڵی 1970 توانیوێتی وەک یەکەمین کورد ئاڵای کوردستان لە چیای هیمالایە بەرزکاتەوە و لە 1993 بەداخەوە لە ڕووداوێکدا لە چیایەکی وڵاتی سکۆتلەندا کەوتۆتە خوارەوە و گیانی لەدەستداوە.